وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان راپۆرتێکی دارایی بۆ ساڵی 2013 بڵاو کردەوە کە تێیدا نزیکەی 9 ملیارد دۆلار لە پارەیدایەتی نەوت و شیرینی گرێبەستە نەوتیەکان سرف کراون، بەڵام راپۆرتەکە هیچ پێوەرێکی ژمێریاری نێودەوڵەتی تێدا نییە. ئەو راپۆرتەی وەزارەتی سامانە سروشتیەکان کە تێیدا دەرخستەی سەرجەم داهات و خەرجی وەزارەتەکەیە لە بواری نەوتدا بۆ ساڵانی 2007 تا ساڵی 2013 تێیدا نزیکەی 10 ملیارد دۆلار داهاتی وەزارەتەکە بووە و نزیکەی 9 ملیارد دۆلاریش سرف کراوە. بەپێی راپۆرتەکەش لە کۆتایی ساڵی 2013دا باڵانسی داهاتی نەوت 1 ملیارد دۆلار بووە کە دوای لێدەرکردنی تێچۆکان و سەرفکردنی بۆ پرۆژە و بەخشینەکان لێی ماوەتەوە. لە ماوەی ڕابردوو لە زنجیرەیەک راپۆرتدا NRT بەشێک لە سەرفکردنی ئەو داهاتانەی ئاشکرا کرد کە بۆ ژمارەیەک پرۆژە سرف کراون کە بەشێک لە پرۆژەکان بوونیان نییە یان تەواو نەکراون. هەروەها بەشێک لە پارەکە بە دوور لە یاسا و ڕێساکانی هەرێمی کوردستان سرف کراون و بەخشراونەتەوە بۆ ڕێکخراوی ناحوکمی و دامەزراوە تایبەتەکان. لە بەدۆدەچوونێکی نوێی NRTدا دەرکەوت کە راپۆرتە داراییەکەی وەزارەتی سامانە سروشتیەکان هیچ پێوەرێکی ژمێریاری عێراقی و نێودەوڵەتی تێدا نییە و ئاماژە بە هیچ پێوەرێکی ژمێریاری نەکراوە کە راپۆرتەکەی لەسەر ئامادە کراوە. پێوەرەکانی ژمێریاری نێودەوڵەتی کۆمەڵێک پێوەری ژمێریاریە کە لەلایەن ئەنجومەنی پێوەرەکانی ژمێریاری نێودەوڵەتیەوە دادەنرێت کە ڕێکخراوێکی نێودەوڵەتیە و بنکەی سەرەکی لە لەندەنە. بەپێی بەدۆدەچوونەکانی NRT و دوای قسەکردن لەگەڵ چەند پسپۆرێکی ناوخۆیی و نێودەوڵەتی بواری ژمێریاری و ئابووری دەرکەوت کە ئەگەر راپۆرتێکی دارایی لەسەر پێوەرەکانی ژمێریاری نێودەوڵەتی یان پێوەرەکانی ژمێریاری ئەو وڵاتی لی ئەنجام دراوە نەکرابێت، ئەوە بە راپۆرتێکی ژمێریاری ورد و ڕاست و شەفاف دانانرێت. هەر بەپێی بەدۆدەچوونەکانی NRT دەرکەوت کە راپۆرتە داراییەکەی وەزارەتی سامانە سروشتەکان لەلایەن کۆمپانیا نێودەوڵەتەکانی وردبینی داراییەوە وردبینی بۆ نەکراوە. بەپێی قسەی پسپۆرانی ئەم بوارەش ئەمە یەکێکە لە کەم و کورتیە سەرەکیەکانی راپۆرتەکە کە هیچ نرخێکی بۆ ناهێڵێتەوە. بێجگە لەوەی راپۆرتە داراییەکەی وەزارەتی سامانە سروشتیەکان پێوەری ژمێریاری نێودەوڵەتیشی تێدا نییە، لەلایەن دیوانی چاودێری دارایی و لیژنەی نەزایی پەرلەمانەوە نەبینراوە و وردبینی تێدا نەکراوە. NRT بەردەوام دەبێت لە زنجیرە راپۆرتەکانی لەسەر داهاتی نەوت و شیرینی گرێبەستە نەوتیەکان و چۆنیەتی ئەنجامدانی گرێبەستە نەوتیەکان لە کێڵگە نەوتیەکانی هەرێمی کوردستان